بەڕێزان و خۆشەویستان ئەو کاتە و هەموو کاتێکتان باش بۆ بەرنامەی ئەو جارەمان هاتووین بۆ دەڤەری پشدەر لە دەڤەری پشدەریش دەچینە گوندە خنزیلانەکەی ئەشکەنە جا لەگەڵماندا بن لەگەڵ خۆشەویستانی گوندی ئەشکەنە و گفتوگۆیەکی تایبەت شتە فۆنکلۆریەکان شتە ڕەسەنایەتیەکان بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەناسێنین جا لەگەڵماندا بن زانین لە ناوگوند چ دەگوزارێت. عزيز شوني تاشي حوارك شلون؟ والله حيبمني حال وحوارك كوا والله يساكم تيجي شوني تاشي قربان والله على اخوي بزاد وزعت كوا بعشم ما عنده دياري حيبمني او خليشي تسي لشوي رادي او خالد خان ورشان مو خان مرشان جو خانوي سنتين كريوا ها دبر دلا كاميرا كبو دو اغليان بره فرمو داخل بيم خوش درس من درس زيبني لا نازاري بخواي ده خدمه دم دستي ما عنده لسرس جي تي ده خدمه دم كاسب يعني براستي زيغاي الريزه زيغاي تقديره بله حمله دنيا حمله قيامت سربرزي بخواي جاويش اوش خواد زاني احنا خوادنا انا بتاكيد اوش خواد زاني ايش بيروزا كاسبي كردن اوش خواد زاني ادي تشي ديكاكي بيزقلا وابزانم عندك مر وبزني وشتي واشتهنا والله اذا ما نقب بزان خليكم بالزمان انا شواني خوه يا بله زياتر تبخي وكنا نقول له بس بزان بخي لكين بس بزنا بله مر وشتي وبخي وناكن نو والله هو كارك يصير بس مر بخي وناكن زيغاي مرينا بي دغا عاوينيه ودي مكاره ويشكو بو بزان ساكا شوانت بوغرتي يان كركاني خوتس كركاني خوندسين شوستانه كان نقول درن قرمين وشوستانه والله قرمين وشوستانه كمان اوي بو يلا دروين بو سريع دروين قرمين وشوستانه كمان اوي ايه يعني قرمين وشوستانه كان هالإيريا بله ادي ناتشو شوستانه كان السروا يعني ما ترسيب له سر لبر الحمد لله حيوان بو دسنا الغامش اللي ما ترسيليه علي والله ادي مالات او صارت زياوز شي هي دقه صالاني فيه حيبيني بازاري خوشه يعني اوصل بدلي بازاري تعيبينينا بدلي صاحب مر بدلي صاحب مالات يا يعني وين دو قرن او دو قرن اويا صدق بيقول زي بيدك قبله بوينه معامله او توا باش اتو او خانيه كرديه تصال دو خانيه جابوا والله دوري باز صار اللي بدو خان ويداين برأيتو او خانيه تندرسرا يعني او خانيه صبي درست كديه او بلان يستا فرقي هي لوي جمله بيركان اواني دغني فرقان هي دغ بيلي مقصد كشو هوا كشو هوا اوي خوشه بلان بي دوي دا مداد كابا زي المداناكا عشون باشا وقتی خو که جنیان بو کابرا گواسویان کابرا جنی دینا یان جنی بو کوڕیش دینا هەر خانیەکی ئەو هەبوو بوو خانەوە بوو دارەوە بوو قەناعەت هەبوو هەرەوە بوو قەناعەت ماوە نەماوە نییە ئەوە نییە نەها وەڵڵا نەوەڵاو قەناعەتە نییە باشە هۆکارەکەی چییە خانی سەبە يعني مقصدم خاني صبا او ترى يعني قرمترا خاني فينك ترى وكاري بوتاجر دار وشتي ويتدا بخواي كاكا خاوين ترى مسلح خاوين تو دار وقل همو يدو مشكيه ومارا ودروب هيك دائم دبيت ثاني بيجري باك ديرت لجو بيو اوان بيملتو قال ما بيصير ما بكابرا بي خاوين قناعاتي بيدك باشا بالرأي تو يعني خاني قلب بو قندي جوانترين خاني صب بخوا جوانتر بلان اوسو موديلكي جودانا ولا اساس جوانترين وقت خول بيد صلاتيان وهبوه لا بيد صلاتيان قرب لسريك دانا راوا دانا ايسا وخاوين
پوختە و جوانە و هەندێک کەوم دیتن لە ژوورێ چۆنە عەزت لە کەویە لە چەند ساڵیەوە کەوی بەخێوە وەڵڵاهی پێما هە لە منداڵیەوە هیوایەتە خولیا و عەز و ئارەزوو هەیە ئارێ وەڵڵا بەس کەوی ڕاگری بەخوا بەرەوە بەس کەوان ڕادەگرم زۆقم پێ دێ بەکەوان ئەدی دەگە گوندی کو ئەگوزەرینی کو ناگوزەرینی گوندی خۆت لەخوای بە زیاد بەحیبن نییە زۆر چاچین پێکۆ پێم خۆشە پێکەوە چاکە میلەتەکە حیبی نییە لەخوای بە زیاد بخوا تو هەر خەڵکی ئێرەی بەڵێ خێزانەکەش تا خەڵکی ئێرەیە بەڵێ ئەدی زمانین گۆ ژنگواستنەوە کو بوو لێرە کو بەخوای بە زمانی ماژن بەش نەبووە ئێستا وەکە ئێستا نەبووە و ژن بەش نەبوو کابرا ژنی داوەتی و ژنیان داوەتی دەبا بچینە سەر ئەو بانەش ئەلێرە بەرامبەری ئەو خانێ و ئەو خانیەی تەمەشایەکی بکەیت تا چەند دڵت پێخۆشە با بچینە ئێرە دڵم پێخۆشە دڵم پێخۆش نەبانەم دەکرد دەبا بڕۆین ئەو خانیە چی تێدا بە خێوەکەی لێرە یعنی ماڵات و شتیوە تێدا ئێرە ئەو خانیەی ئێرە ئەوە گەرازە و ئەوە شەوەشتی تێداوێژین بریشتی لێ و شتی لێ و قەدی لێ و شتی ماڵی تێداوێژن زیادە باشە ئەبینم چیخی تێدانە چیخ ساڵە ئەوە دروستت کردی ئەوە وەڵا ئەوە ڕەگەز 4-5 ساڵ بێماوە کۆنە دەست 15 ساڵیش دەبێت باشە ئەگەر خانی بتێ ببینێتەوە دارەکانی نەڕزن و یعنی تەمەنی درێژ بی دەبی چی لێ بکەیت دستان دا خانووی تەمەنی درێژەکەی دڵۆپەیەگە تەڕ نەبێ خەرانە بێگە تەرجوو بە 6 ساڵێکیە ئەوە گە نالۆنیشی لەسەر نەبێ و نەگەڕێت دڵۆ پێکا بە 6 ساڵێکی ناکات باشە هەندێک هەیە ئیزوگامی بەکاردێنەوە ئیزوگامە دا زوگامەکە وەڵا عیبینی ئێستا ئەو خانوان ناکردوون عیبێسیانە یەک عیبیشینێ کابرا بانی ناجێر و کابرا بانی ناماری بەفرێ ناماری و باشە بە تو مەڕ بەخێوکردن و بزم بەخێوکردن و ئەو شتانە دەستەی ناوێت نابی دەستەت هەبی بێدەستە نابێت بێدەستە نابێت دەستەت نێ ماڵ بەخێوکردن بە زەحمەتە تا چەند ماڵ و منداڵەکەت هاوکاتن تا چەند یارمەتی تەدا حیبیان نێزاگەوانە بانام پێم بەخێو نابێت ڕۆکێش بەخێو ناکەم نێ وەڵڵا ئەدی ئەو بەروبوومانەی لەو شیرەی بەرهەمدینن یعنی ئەوانە چی لێ دروستەکە هێزا پەنیرە و ڕۆنەکەرەیە و ماستە و ئەو شتانی لێ دروستەکەین لە شوێ ساغیانەکەنەوە لە شوێیانە فرۆشن ئەلا لێ بۆی دێن بۆرە بۆ شاری دەبینەوە سەر بدەبێت ئەدی ئێستا بە حکومی هاوینە بزنوشتی و ئەدۆشرێ بەڵێ دەیدۆشین دەیدۆشن بەڵێ چ ئەوە شێ دۆشن یانی چ بزنەکێ دۆشن ئێستا بزنوی شری تێدا بێشی تیان بێشێ دۆشی مەقسەدم لە هاوینە کەمترینە لە چاو ئەی تەبعان کەمتە بەهارێشی زۆر ئێستا کەمە و کاتی کەم درەنگ دەبێ و دەورە بەرەو بڕان دەڕوات باش ئەگەر ئەتوو چەند ساڵە شوانیت کردێت چەند ساڵ لەوەتیوە بیرت دێ هەر شوان بووی ونیە لە باب باپیرانەوە بۆتمایتەوە بەخوای ئەم من نەگە منداڵ و ماڵەتم هەر هەبووە وەختێکێ مەڕم بەخێو کردوە وڵاتەوە تا کۆتم وێرەکانم بزن بەخێو کردووە باشە هۆکاری چیە مەڕی لێرە بەخێو ناکەن بە عەمەل نایە شوێنەکە شوێنەکە بە عەمەل ویشکە بە عەمە ئاواوەی نێ ویشکە و شاخە و بەس بۆ بزنان دەبێت باش ئەگە مەڕی بەخێوکەی بزنی بەخێوکەی شوان بی لە شاخی بی حتمما دەبی حەیرانەشیش بزانی یان حەیرانەشی تێ هەڵکەی وەڵا الحەمدوللا نازانم شمشال لێدار شمشالیش نازانم لاوەک یەکشیش گۆرانی نایزانم نەیزانیان نایڵێ وەڵا نایزانم دا بۆم دەگوتی بۆ نایڵێم ئەوجا کەشتێک بیزاری بۆ نایڵێ ئەدی بینێتی کۆ دەگە پیرەی حیبن نییە مون دەما بینەوە ناچێ وەڵا جا ئێستاشەتی سەرشی شەکرەکەن بۆ ناشین ئەگەر دەڵێنشن و مێر گڵینجانێکن یەک گڵن یەک مادەن هاجی ئەوایە ئەدی ژنی ئێستا و ژنی قەدیم چ جیاوازێکیان نەبینی چی هەمان دێترێ چی هەبە ئیسراحەت بەخوا مادووترین بەڵان ژنی ئێستا باشتە ئەساوەیە مادوو نێژنی ئێستا نەوەڵ ئەدی چیان نەکرد قەدیم چیشیان نەکرد جای قەدیمیژە ئەو ئێستا ماڵ زمانی خۆی کابرا توتنی دەکرد و شتی یەک زەڕاتی دەکرد و لەگەڵ ئەو شتانە مەشغوڵ بوو کابرا لەگەڵ ژیانی خۆی مەشغوڵ بوو یعنی قەدیم باشتر بوو کوڕە جاس ژوفەیە ئێستا سات و خۆشتر پوخت و خاوێن و نەزیب و خۆ بۆی نە من وام قالبە ساغبی خوارز قدا هیچ کە لە کاتت ناگرم دای گەورە ڕەبی بەخێنێن حیسم لێ بڕا هەموو شتێکم لێ بڕا تاو مادوو بەڕۆ لەگەڵ تێکەوتەکەی خانووی نامادووی بەرەکەتی برای گەورن ڕەبی بەخێنێن سەر چاوانە سنێدا بەعایشی ئەمان یارێت سنێدا بەنۆمۆشی
خۆشەویستان و بەڕێزان هەر لە ناو گوندی ئەشکەنا بەردەوام دەبین و تۆزێک دوور دەکەوینەوە لە گوندەکەی دیتمان شوێنێکی دار و بار و شینایەکی جوان و پێی دەڵێن کانیەکێ کانیە مەزن. دیتمان بنجێزەکی خۆش، شوێنێکی فێنێک، جەوەکی ساف، خواردن بە داران، یعنی بەڕاستی هەتا لێرە دانیشی وەڕەز نابی. دیتمان دوو کەسایەتی جوان کانیە مەزن ونیا دەژین و ئێدی کاتێکی خۆش بەسەرە بن و لە فەسلی هاویناندا دێنەوە ئێرە لە دستانانیشڕا دەستنەوە خوارێ. ئازا دەچینەکەن عازی قادر کەسایەتێکی خۆشەویستی سنوور و پور ئامین پور ئامینیش لە تەنیشتی دانیش بوو. گفتوگۆیەکی تایبەتەکەی نمزانە لێرە کاتی خۆیان کوو بەسەرە بن و تا چەند لە شوێنەکەی خۆیان ڕازینە و ژیانی جاران و ئێستا چ جیاوازیەکی هەیە و ژنگ واستنەوەی قەدیم و ئێستا چ جیاوازیەکی هەبوو گفتوگۆیەکی کورتی دەگەرەکەین و لەگەڵماندامە. مام عزیز سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. بخير من سرچاوانم يخوا بخيرين بسرچاوان يخوا بخيرين سرچاوەکانم. چاوەکەمی مام عزیز. مام عزیز تو بەس بە هاوینان دێوەیرە؟ بەس هاوینان لێرەین. لە مانجی پێنج تقریبا لە پازدەی پێنج دین هەتا یەکی یازدە لێرەین. ئیش چییە لێرە؟ یعنی کاسبی چییە؟ والله کاسبیەکەن لێرەکانە تەنانەت ئەو باغ و باغاتی دەبێ ئاو دێنگە ئاوی دێن ئیشک دەبێ ئەنجا دێبەرێکیمان کردووە تەماتەیە و خەیارە و ئەوانیش وردەوردە پێ دەگەن هاوینی ناخۆین بەڵام واریداتی کەمە بەس بۆ هندێک بۆ دستانانی خڕەکەینەوە و هندێک هاوینی خزم کەس و کار دێن دەیخۆن و ئەمە دەیخۆین و ئەوەی دەکەن نەبەخوای کاسبی لێ نییە. ئەدی چێو دەگەرەژی لێرە لە ماڵێ چێو دەگەرەژی؟ والله تا ئەمە لێرە تەنیا هەم لەگەڵ خێزانەکەم لەگەڵ ئامینی لێرەکانەی کوڕەکەشمان کوڕەکەن و کچەکەن و بووکەکەن و ئەوانە سەردانن دەکەن هەموو جوعان دێن. تا چەند مرتەحی لە شوێنەکەی خۆت خێرە لە گوندی ئەهەوە دوور کەتیەوە هاتی ئێرە؟ والله من هاوینە نێمێرەکانە بەڕاستی خۆم سارەمە تەکسیم پێ بوو تەکسینی و بازاریم دەکرد بەڵام هاوینە ئللا هاتوم وێرە کە شۆهاکی پاک و خاوێنی هەیە بۆ ژیانی خۆم دیمێرە تەنیا بۆی سڕاتنی هیچ دیکەنی بخۆن. ئەدی شەوانە مار و دوو پشکۆ وەڵا قوربان ماریشی هەیە دوو پشتی هەیە بەڵام من لەگەڵیان ڕەهاتوین تا ئێستاوە تامە لێرەین زمانی قەدەمیش لێرین کەسێک دەم دانی مارێک دوو پشتی بەقەڵچیوەدا بەڵام ئازارای نییە بەس مار بە کەسیوە نەداوە تەنالیشنی ماری زۆر لێ. باشە ئێرە کەشەکەی فێنکە یعنی ئارێ وەڵا شتی بەکار ناین وەڵڵاهی کەم ئێستامە لێرەی شێوێش لە ژوورێ دەنوین باوەڕ دەکەین بڕی هەڵناکەین دەناگە لە دەرێ بنووی هەر سەرمدەی بەتانی بە خۆت دادێ. زۆر چاکە میوەجات لێرە هەیە بە تایبەتی بەچ بەناو بانگە ئێرە؟ وەڵڵا جا میوەجات گوێزی هەیە هەناری هەیە خۆخی هەیە هەرمێ هەیە ترێ لێ هەموو شتێکی لێ میوەجات لە هەڵو جەڕەشە هەڵوجێ دیکە سێ و یعنی میوەجاتی هەم هاوینان ئەگە هاتی مەحتەل نابی تا پایدەی میوە هەر هەیە بخۆی. باشە خەڵک لە شاری ڕادێتە ئێرە جمعان خەڵک دێ سەردانی ئێرە؟ ئەرێ وەڵڵا لە قڵازی ڕادێن لە ڕانی ڕادێن لە هەولیە ڕاهاتوون لە کەرکوچی ڕاهاتوون لە تەقتەقی ڕەماڵە عەزیزی ئەو دۆستن هەموو ساڵێک دووجاران دێن لە هەمووی ڕاهاتدێن لە هەولیە حاج قادر هەیە خەڵکی هێروێ ماڵی تا لە هەولی ئەو لێر بخۆ ماڵ منداڵەوە دووجاران هات دوجارە چا لێرەکان هات بێرە الله سەرکەوتی وەڵڵای کاکە 25 مترمەوە بۆ ئاسمانێ تو چۆن لێرەکانە الله سەرچاوەکەوە لە پشت لێرە پشت لەسەرەوەی سەرچاوەکانی مەزن مەشهورە ئاوێکی ساردە ساڕ و لەوێ ئەوە پێزەقان دەستی ناتوانین پیاوی هێندە ساردە حەز دەکەی دەچینە سەرچاوەکی وڵات تۆ هەورازە. باشە بە حکمی ئەنگۆ لە حدودەکان نزیکن لەسەر سنوورەکان نزیکن مەترسی لەسەر ژیان و نییە؟ نە وەڵڵا هیچ مەترسی نەبوو تا ئێستا نە تاریخ تورکیانی ئێرانی هیچ تاریخی قەسم نەکردووە پاکەوشتی وا ڕوودی وڵاتی هەر نەکردووە وڵاتی خاوێنی ئەمون ئامانە ئەمە شتی لێ مەدانێ فرەدێ بخوات تا ئاساکەت شتێک لێ نزیین. زۆر چاکە. باشە بێ چوست لێرە کردیە یعنی باینجان تەماتە؟ وەڵا باینجان و تەماتەی و خەیارە ئەو شتانی لێن بەڵاوە ئێستا پێ نەگەیون درانگن دەست پێ کردووە. باشە تەماتە لە شوێنی گەرم نابێتێ لە منتیقەی ئێرە تەماتە و شتە بیتێ لێرە؟ کوڕە لێرە تەماتەی چاک دەبێتی بەڵام ئێستا وەکو ساڵ و زمانان نیە زمانی قەدیم تەماتە لێرەکردین پایڤێش بەفر دەباری نەدەبڵانە بەڵام ئێستا دوو بەرانە لێرەکەی وەسەر هەڵدەپڕۆشی نازانم کەشوها گۆڕاوە خاکەکە گۆڕاوە زوو خەرا دەبن بەخوای باسیینەکەن لە خزمەت دای
ناخرە تۆ پرسیاریان لە تۆ کە بەلوبات تا جواب بداتەوە دیارە ئازیا لە قسانە بوونیە با سەرەشیش لەوی دەینونیە فەرموو لە خزمەت دایم ئاڕۆ حوارت چۆنە والله چاکم سلامەتی خوایە چاش وەزە سلامەت بێ والله سلامەتی خوایە والله چاکم لێرە کۆ گوزەرێنی ئێرەت کو پێخۆشە شوێنەکە و چۆڵ نییە والله هەر بۆ ئیسراحاتی خۆ دەنا بەرێ وڵات چۆلە کەسی لێنێ بەس جمحان خەڵک دێتەوە دەنا ڕۆژێ کەسی لێنە باشە زمانی زارانت بۆ بیری نایەتەوە کە زمانی زارانەها لەسەر قەڵەوێرەی بوو لە دەرێ بوو یعنی ئیسراحەتەکە و هەموو لە پێش دەرکەی بوو ئەوە یادی زاران بۆ بیری دا ساڵ زمانان زۆری لێبوون هەشت ماڵی لێبوون ئێرە هەشت ماڵی لێبوون ئاودان بوو خۆش بوو کەس نەدەترسا هەموو دیسەر کوماری خۆی بوو مەڕ ماڵاتە بوو ئیشت هەبوومە ئێستا هیچی نەماوە نەمەڕ ماڵات نە هیچ هەدی وەختی خۆت چووە کرد چوو بە خێوەکە دەنگۆ والله ماڵ ئەرێ والله دن بزن و حەید نەبێت بانگان هەبوون بزنن هەبوون گاجوتن هەبوون هەموو شتێکن هەبوو ئەو بردە چێن دەر یعنی ئەوە چێ هەموو چێوە ئەو لەوەشکانی لێ ئاویان دەدا ئێستا دوو ماڵی لێنە ئێرە ئەرێ والله ئەو کو ئاوادان نەبوویەوە هاوینی نانەوەوانی خاسانەوەی هەر ناشی دێن دەنا ئەوە مرچێکەوە خانی لێسەر ئەوە مرچێکە خانی لەسەر ئەوە مرچێکە خانی لەسەر کەس ناتەوە بەس کەس ناتە باشە پورێ زمانی زاران خۆشم یعنی ئێستا خۆشترە والله زمانی زوو خۆش ئارێ والله ئێستا هەموو خەڵکەکە لە سەرێک بوو هەموو خەڵکەکە ماری لێبوون و ئاوەدانی بوو ئێستا کەس نایەت چۆلە ئەتو ئەو ژنانەی ئێستا پێ ئەوە ترن ماندووترن یان ژنانی قەدیمت پێ ماندووتر بوون وڵای زومان دووتر بوون مەڕ و ماڵات بوو توتن بوو هەموو شتێکیان دەکرد منداڵ بەخێو کرد من ئێستاتان سعات دە و دوازە بۆ لە جێنان دەرێ لەگەڕ چنگۆشە و باس ئەو باسە هەیە و نێ باسی خەوێ خۆی کاکەڵ ناسن ئێستا ئیدەلحان دەنون ئەتا درەنگ وەک ساڵ زەمانان بانیان زوو هەڵدەستا دێمەشکە و لە بزندۆشینێ و لە ئیشێ ماڵێ و لە توتنێ و لە هەموو شتێک ئێستا کوایشان باشە پورێنگۆ خواردنە کوردەوارەکان تا چەند بەکاردێنن قەدیمانیش و بەکاردینە ئێستاش هەر بەکاردێنن ئەڵحانیش هەر ئێستاش وڵا ئێستاش دۆ کوێ دەکەی و کە مەقسەد کەشکەچێ دەکەی و حەیب نەبێت ترخێنە شتیوا لێ دەنێ و ئەوەی دەزوون دەنا لاموجێک بن جشتیوا لێ دەنەرێ باشە ئەو خواردنانەی ئێستا تەندروستنیانی جاران تەندروستتر بوون وڵی لە ساڵان هەموو شتێکری دەستی خۆ بوو مەشکت دەژاند و بزنت دەرۆشی و ڕۆن و هەموو شتێکی دەستی خۆ بوو ئەما ئێستا کو ئێستا دەبێت لە بازاری بکڕی هەمووش نەخۆشی نینە بە آخرە خواردنانی ئێستا خۆی بەێ وڵات جات توزان ئیوایش جیوای بەسەر دەچی توزان یاخەوە سەر دەچیناننا نانە ئەو خواردنانە هۆکاری چ بوو ئەو خواردنانەی قەدیم ئەت خواردنش و پێش نەخۆش نابووی و هەمووی دەستی خۆت بوو زانیت کاکە خەڵک زۆر ماندوو لەبەر ماندووبوونیانیش ئەوەی دەتخوات حەلت دەکرد زۆر ماندوو دەبووی لە ئیشەکێ و ئەوەی دەتخوات حەلت دەکرد دەستی خۆشت بوو هەموو شتێکی دەستی خۆ بوو لە بابسمەکن ئەڕۆ خادی بابسمەکن عازمان عازیە و خواردنە کوردەواریان بۆ حازرەکە والله قوربان ئێستاشم خواردنە کوردەواریەکانم پێ خۆشنە لیجستا حازرەکە ئەرێ والله حادری دەکا هەموو شتێک هەچی بڵێم دەیکا والله خواردنی خۆشن تایبەتن ئارێ والله تایبەتەن قوربان ترخێنی مەدە بمینێنەوە لە خزمەتت دایم ترخێنی لێ دەنێ دەروجیران من دەڵێ وڵای ترخێن تۆمان پێ لێم کرد خۆشە ماشێنی لێ دەنێ هەر خۆشە وڵای جا دۆرێ ئێستەقیشە بۆ دا دەروجیران هەبن بۆ سێ چوار ماڵان دەبا دەجیرانەکە ئارێ خواری دێن گەڵکە پێوە دێن عزیە لە قسانە لەرم دەکرێ دەکەم بە قورحان هەمووڵکان جارێوا بیستی کەس لێ خڕێتەوە ئەو پێزانی باشە زمانی گۆ ژنگواستنەوە کو بوو پورێ جاڵا شای هەڵپەڕیان بۆ دەکەن سێشە وڕسێ ڕژە هەر دەپەڕێ عازیتە چەند دەردی وەجا هەر لە دەی خۆ بووین هەر خزمی خۆ بووین خزم بۆ ستەبی وەڵا جار تاپێکین و خزمین الله قوربان خزماتەکە ئەوە کچێک عسەنیە عسەنیش خزمن بوو ینی یامۆدا شتوانێ بە تافێکین ئەنجامە بە منداڵیان عیب نەبێ لێکمارە کردووی نەک ئارێ والله لە زمانی وەکو زمانی قەدیم ئەوە بوو ئیوە هەبوو جارێ بە بنەتەوە یان دەکرد بە بێشن بەشن ژن دەست خەڵکینە نەکەوت کاکە ئەو کوێستانی بڵێ کاورە بە ئارزوی خۆی ئەستا من 6 کچم هەبوون هەموو بە کەفی خۆ بە شوداون هیچم لێوە نەگوت هیچم بەژن نەداون بە پارەم نەداون بە هیچ ئەوار مەسروفی ئێستا گرانتریانی جاران گرانتر بوو کە ژنت لۆ کوڕی دینە یان والله مەسرفی ئێستا شتی گرانترە زمانی زوو ژنت دەگواستەوە ئەتووی لە ئاوەدانیدا شاید دەکرد ماڵێ زاوای تقریبا مەنجەڵێک برنجی لێ دەنا ئەوش گۆشتی جوشتیوای پێما هەر لەگەڵ نەبوو بە خەڵکی دیکە یارمەتیان دەک هەموو ماڵان سفرێنانی خۆرینە بەڵام هەموو خڕ دەبوونەوە
باشە جاران ویانە گۆ ئەچون لە مزگەفتی نانیانە خۆشکیوە هەبوو ئارێ وڵا شین و شای ئەوشتان ئارێ وڵا لە مزگەوتی ئەرێ وڵا ئارێ وڵا هەبووە ڕاست لە مزگەوتی تازیە دەبوو لە گەنا ئەستەما گوندەکانە ئەوەی جیرانن گەناوە ئیسێوەیە چەکوانە باوزەیە دەوژانە تەرشوی هەموو دییان پێ چوار کەس دەهاتن بەڵام ئەوەندە دانیان پێیان چوار کەس دەهاتن تازیان دێک دەڕۆژ وڵا ئەستا و تازیەکە دەبێت هەموو عالەمەکەی بەسەر تازیەکی لە قەڵاوتێ ئەرێ بخۆن پورێ هەموو جارێ زمانی گۆ ژنبەژ نەبوو زمانی گۆ وڵا هەموو ژنبەژ نەبوو وڵا ژنبەژ نەبوو ئەگەر برایەکەت ئەگەر خوشی نەبە بەخوای نان دەدایێ دەبێ بەهاتە بێ جا کەس نان پورزاک ناشتێکیان بۆ پێدەدا نان هیچ کۆتەکە بیدابادە نان دەدایە بەبێ ژنبەژنە بەبێ ژنبەژنە نەبووژن هەر ژنبەژنە ئێستا کوڕات بۆ خۆ قایل بنوتەوە والله ڕاستە باخرە زولفە خۆشتنی لە یالعان بۆ ژن بێ بۆی قسێ بە نابەدڵ بوو بە شەق و پێلاقانیان پێدادا تەداندایە بەخوای بە ناخۆشی بوو پێت خۆش بە پێت نەخۆش بە بۆچی یاریسیبی بۆ دەرەچوو ئارێ بەخوای یا ڕەبی ئیمان و هەبی تەمەن و درێژ بی هەتا دانیشت نابم سەلامەت بخوایە دەست و چاو خۆش بی ئەزیەتم دان سەلامەت دووگە دەشمێنەوە دە خزمەتدا دەبین مەمنونین وڵای ئێزە تەماع واداینێ داوەڵاگەر دەبن بەندە بن خواردنی تایبەت و ئەو شتاناکە یارێ بە چ دەخۆن چ دەتا بۆ دای بەس مەزارەکەن هەندەنیا ڕەبی هەر ئاوەدامی ماڵە خۆتانە و چشتان پێ خۆش بۆت عادەت دەکەین گۆشتی ماڵەتی لێ گۆشتی مریشکانی لێ بەخوای لێرە شەر ئەو شتانەی تا لێرە لێ یاڕەبی هەموو شتە لە خزمەتداین مەمنون سوپاس براگەوەرە یاخوا بەخیرێت تەر چاوەکان بەخێراتی کەناڵەکەتان دەکەی خۆشحاڵی بە هاتتان یاخوا بەخیرێت خۆشحاڵی تەر يرم ببروين السيران ليل السيران باب كيسيري قول زاران لي قول زاران وانا وشزوان وبون خزوان وبون خون شين بون لبناري داران ليلي داران امي قلان تديرم قولي جوان الضب جيرماخ امي قلان تديرم هيكم سابكا قولم بدياري بويدنيرم هيكم سابكا قولم بدياري بويدنيرم ورم ببروين السيران ليل السيران بابكي سيري قوم زاران لي قوم زاران عليك السلام بخير بن سرچاو ئەو لە شوێڕە هاتینە والله لە قەڵا زەواتوی بەڵێ ئەو گوتە تا پێ چۆنە والله زۆر خۆشە کەشوایەکی خۆشی جیاوازترە لەگەڵ شاری باشە لە شاری کەش و هەوایەکی گەرم بەڵێ سروشتێکی یعنی ئەو سروشتەی ئێرە و ئەو سروشتەی شاری چ جیاوازێکی بینێت و جیاوازی زۆرە حتمەن ئێرە کەشوایەکی جیاوازترە بەرەوەی دار و درەختی لێ و ئاو ئاوڕۆی لێ و جیاوازترە لەگەڵ شاری و شوێنی گەشتیاری و خەڵک ڕووی تێدەکا فێنکترە لە ناو شاری باشە بەڕای تو ئەوە بەعایلە کە دەگەڕێن سەردانی شوێنەکان دەکەن دەستنە شوێنەکان تا چەند پێت باشە سەفرە و سیاحەت تا چەند بۆ مێشکت بۆ ئیسراحەتدان بە مێشکت تا چەند سوودی هەیە و تا چەند سەفرە و گەشتی شەکەیە بەتەبعاً سوودی هەیە چکاتێن بە دوور دەبێت لە ژاوژای ناو شار و دوور دەکەویەوە لە ناو شاری کەشوهاوەکەی جیاوازترە ئەتمەن خۆشترە باشە ئەو خزمانەوە بزان هەموو داوەتی جێناکرد بەڵێ چت بۆ ئازر کردوێ وەڵی جا ئەمەش دەگەردانی دەگەرە و بەڵێ لە خزمەت داین بەخێر بەسە وڵاتە مریشکمان حازر کردو قیمەمان هێناوە بۆ کەبابی و برنجمان حازر کردبوونیەوە ڕۆ ماسی ماسوور کردەوە ئەوانش بۆ ئێوارە هاتوون بەڵێ لە بەیانیەوە بەڵێ ئەوانە چت دەبنێ ئەوانە و وەڵاوانە خوشک و برامن و زاوامان و ئەم خزمی یەکترین خوشک و براین ئایلە کۆبووینەتەوە بەڵێ باشە تا چەند مرتەحی لە گەشتەشەکەی بۆ گوندەشی بۆ نمونەوەکو ئەشکەنە ئەشکەنە پێت باشە چی بۆ بکرێ
کاسن کە شڵەوەکەی خۆشە چ داواکاریەکەت هەیە وڵای داواکاری مێ ڕێگاوبانەکان بەڕاستی تا وەکو پێویست نین پێویستە گرنگی پێ بدرێت یانێ چکە خەڵک ئستا زیاتر لە دەرەوەی شار دێنە ناو گوندەکان و کەشوە خۆشترە لە بەرەوەی ئێرە فەرقی هەیە تابعاان جەوێک خۆشتری هەیە و لە ناو شار و پێویستە گرنگی پێ بدرێ ئەدی ئەو ئافرەتانەی کە ئێستا و ئەو ئافرەتانی جاران چ جیاوازێکیانە بینی هەم لە ڕووی خواردن ئازرکردن و لە ڕووی ماندیبوون و یعنی لە ڕووی ئیشکردنەوە کامە چ جیاوازێکیانە بینی وەڵی جیاوازیەکە وەکو جیاوازێکی وا نابێنم لەبەرەوەی ئافرەتی ئێستا ئیسراحەتی شەو ینی ئەو تااقەت و توانای ئافرەتانی جارانیان نەماوە ئێستا ینی وەکو حازر خۆرن بەڕاست بەرسێبەرن ئەرەوە وەڵا ناڕازیشە نەرە باقلەگەر ئەو ناڕازیە بیت و ئەوی دیە و هەڕەشە و ئەوانە بکەم باقت چ باشە ینی چیان لێ بکەین باشە وەڵی شوبەیی هەمووانەوە چیان لێ دەکەی دەسەڵات نەماوە چیان لێ دەکەی هەمووی بۆتە دەستی خوار ئافرەتی ئێستا ئەدی وەختی خۆ ئەدوات و هەر لە قەڵات زێبووی من بۆ خۆمان ئەمە هەر پێشدەرینە بەڵام ماوەیەکی زۆرە چوینە دەڕانیە ماڵە بابم بەڵام دوای هاتمەوە ناو قەڵازێ وەختی خۆ لە چی گوندەشی بووی چی گوندەشی ئەمە بۆ خۆمانی خەڵکی سندۆڵانی بەڵێ لەوێن کاسبیتان چ بوو وەڵی من بیرم نا بەڵام وەکو جاران توتن و شتمان دەکرد و بەڵام بڵێن من منداڵ بووم دوایی کە گەورە بووینە مە خواندومان و چوین بۆ ڕانیە ماڵمان گواستەوە لە ژاراوە بووین بەڵێ ئەدی ئەو خواردنانی ئێستا و ئەو خواردنانی جاران چ جیاوازێکیانە بینی ئەو خواردنانی ئێستا تەندروستن یانی جاران تەندروست وەڵی جاران تەندروستتر بوون ئەتمەن ئێستا هەمووی خواردنی سەریعە جاران یانی سروشتی بوون بەڵام ئێستا هەمووی خواردن شتەکان جیاواز بەسەردات وەڕاستی وەکو ئیسفادی وەکو جارانی نەما حەز ناکەی ئەو خواردنانی ئێستا ینی هەم لە ڕووی تەندروستیشەوە باش نینە و ئیدی زۆر دڵنیاییەوە بەدڵنیانی قەدیم ئەو نەخۆشیانی چۆن بەتابعەکەی چی بوو وەڵا جا هۆکارەکەەوە سروشتی بوون ئێستاکان نازانی یعنی ئەو خواردن شتە نازانی چۆن دێ چۆن بەسە و ساڵان هەم بۆ خۆی دروستی دەکرد ڕۆن وشتی جاران قەدیم بۆ خۆیان دروستیان دەکرد بەڵام ئێستا هەمووی بمان دێت لە دەرەوە نازانی شوێنێکشە جوڵە شت نەماومە دادەنیشین و بەس دەخۆین جوڵە شت ناکەین بەڵێ سپاس بەخێر بە سەرچە سپاس مەمنون لەگەڵ ئێوە ئینشاڵڵا بەخێر بن سەرچە ئەیکەمە چاپ کاگوڵێم بە دیاری بۆی دەنێرێم ئەیکەمە چاپ کاگوڵێم بە دیاری بۆی دەنێرێم وەرە بەبڕۆی نەسەیران لێ سەیران با بکەی سەیری گوڵزاران لێ گوڵزاران وەنەوشەی جوان و بۆن خوشوان و بۆن خۆر شین بوون لە بناری داران لێ داران یاران وەرێن کارێکان دەردی دڵێم چارێکاخ یاران وەرێن کارێکان دەردی دڵێم چارێکان لە ناوتەمی غەمباری وادامرم بازاریەن لە ناوتەمی غەمباری وادامرم بازاریەن وەرن بەبڕۆی نەسەیران لێ سەیران با بکەی سەیری گوڵزاران لێ گوڵزاران وەنەوشە جوان و بۆڵ خۆشوان و بۆ خۆش شین بوون لە بناری داران لێ داران السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. حال وحوار چۆنە؟ والله باشم تۆ چۆنی؟ یاخوا باش بی. قوربانت بم. ئەوە هاوکاری داکتەکەی؟ بەڵێ. هەرە وڵاو بزن دەدۆشین لەگەڵ داکمان هاوکاری دەکەین داکم دەست و قاچی دێشێ. ڕەبی قالب و ساق بێ خۆی گەورە ڕزق بدە ئینشاءالله. سپاس دەکەم قوربان. باشانگۆ ئێستا بزن بەڵێ. ئێستا باشترە یان بەهاران باشترە؟ شیر ئێستا باشترە شیر خۆی بەهاران زۆرە کەمتر چەورە
شیر هەتا کەمتر بێ بەربوومەکانی خۆشترن چەورتر دەبێ ماست و پەنیر و شتەکانی خۆشتر دەبێ باشە حەز ناکەیت تۆ گەر بزنی بدۆشی یان حیوانداری بکەی دەستەی ناوێ حیوانداری شتێکە بەدەستەی دەکرێت وەکو ئیشەکانی کەنیە و فەرمانبەری نییە تۆ بچیتە دەوام و بێتەوە مامۆستاتی نییە حیوانداری شتێکە بەدەستەی نەبێ ناکرێت و پیشێکە دەبێت دەستەت هەبێ لەبەرەوە ئێستا خەڵک حیوانداری ناکە دەستەی نەماوە گەنج لە گوندەکان دانانیشێ ئەوەی کە هەیە بەتەمەنەکانی شتوانان نەماوە بەخێویکەن ئەوە هۆکاریشە بۆ کەمبوونەوەی حیوانداری ئێستا لە گوندەکاندا باش ئەنگۆ زیاتر بزنی بەخێوەکەن مەڕی بەخێو ناکەن ئێمە ناوچەکەمان سەختە بۆ بزن دەست دەدا ئێمە تەنها بزن بەخێو دەکەین چکە ناوچەکەمان شاخاویە ناوچەی شاخاوی بۆ بزن باشە هۆکاری چیە یعنی بۆچێ بزن قالبی سوکترە بۆ شاخی بزن بۆ خۆی بوونەوەرێکە جستەی وا دروست بووە ینی پێکاتەکەی وایە دروستبوونەکەی وایە بۆ چیا دەست دەدا گونجاوە چکە خۆراکەکەی زیاتر لە چیە ئەو گەڵ دەخوا دار دەخوا ئەو شتانە دەخوات حەزی بە خۆراکی چیایی دێ دارستانی چیایی ئەو شتانە دێ ئەو بەروبوومانەی لێ بەرهەندێنین ئەو شیرەی کە لەو بزنەی ئەدۆشن چی لێ دروست دەکەن چی لێ ئەەکەن ئێمە زیاتر پەنیر دروست دەکەین دەنا بەروبوومی زۆر لێ دروست دەبێ شیر بەروبوومەکانی ماستە پەنیرە لۆرکە ژاژکە کەرەیە ئەو شتانێ بەس ئێمە زیاتر پەنیری لێ دروست دەکەین ئەمە پەنیری زیاتر لێ دروست دەکەین دەنا بەروبوومی زۆر لێ دروست دەبێ باش ئەنگۆ لێرە ساغەکەنەوە یان ئەیبەنە شار ئێمە مەحمیلمان هەیە لێرە ساغی یەکەین و زیاتر دەیبینە شار بە زۆری لە شار ساغی دەکەینەوە بەرهەمەکانمان دەبینە شار دەیکەنە پەنیر و مەحمیلمان هەیە لە شار دەیگەن مەحمیلەکانی خۆمان لە شار زیاتر خواتە سەرسی ماستە چیە ماسی بەڵێن ئێمە تەنها ماسی بزنمان هەیە چکە حیوانی کە بەخێو ناکەین بەڵام بزنیش خواستی زۆر لەسرە بەڵام لە مازدا مار خۆشە خواستی زۆر لەسرە و گامێ شۆشتانەش خواستی زۆر لەسرە بەڵام ئێمە تەنها بزن چکە حیوانی بزنمان هەیە هەر ماز بزنمان هەیە بزن ڕاستی بەروبوومەکانی خۆشە خاوێنە بۆ خۆی بنەوەرێکی خاوێنە بزن وەکو مەڕ و ئەوە نییە وەکو مەڕ نیە وەکو مانگان نیە هەل لە چیایش کە شتی خاوێن نەبێ نایخوا بەڵام ئێمە تەنها بزنمانەیە بۆیە ماستەکە دەتوانین بڵین هەر ماستی مەڕ باشتر لی بزن ئەنگۆ بەس بەیانیان یان دۆشن یان ئێمە ئێواران دەیدۆشین یعنی ڕۆژانە یەک زاری ڕۆژانە یەک جەم دەیدۆشین ئێواران دەیدۆشین بەڵێ ئەدیکە بزنە سوورکەی بەخێو ناکەنەگۆ ئێمە ئەو بزنی خۆڵاتی بەخێو دەکەین چکە ئەو بزنە سوورکانە بۆ ئێمە گونجاو نییە بزنی خۆڵاتی مودارە ناوچەی ئێمە زستانی ساردا بەفری لێ دەبارێ ئەو بزنەی کەوا مودار نەبێ و مووی پێوە نەبێ مۆکەی درێژ نەبێ بۆ بەرگەی سەرمان ناگرێ بۆیە بزنی خۆڵاتی باشترین جۆرێتی بۆ منتیقەی ئێمە بۆ ناوچی ئێمە ئەو دەست دەدا ئێمە ئەوە بەخێو دەکەین ئەمە ئەو بزنە خۆڵاتی بەخێو دەکەین ئەدی ئەوانەی شوانکارەتان بۆ گرتنیان برایەکانی خۆتان وڵای ئێستا بە حکمی ئەوەی شوانکارەی ئەو کارە کەم بووە دەست نادا زیاتر خۆمان دەچین جاروباری شوانکارە ئەوە دەگری شوانیش دەگرین بەڵام زیاتر بۆ خۆمان دەچین شوان کەم بووە ڕاستی ئێستا تا چەند لە گوندەکەی خۆت مرتاحی تا چەند بە پیشەکەی خۆت سەربەرزی تا چەند قەناعەتت بە ئیشەکەی خۆتە ئەمن ڕاستی لە ئیشەکەی خۆم مرتاحم بەڵام بەڕاستی ئەو ئیشەی ئێمە کەم بووە بەرەو کەم بوون دەچێت چکە سەختی زۆرە ماندووبوونی زۆرە ئەوجا گەنج ڕاستی ئەو داهاتەی نییە بۆکو خۆم بخۆم لی مرتاحم پێم خۆشە ئیشەکەی خۆم بەڵام بەگشتی بەرەو لە ناوچوون دەچێت بەگشتی ئەو پیشەکە بەرەو لە ناوچوون دەچێت هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە وڵی هۆکارەکەی کەمی داهاتەوە یەک دووەمینیشان ئەو گوندانە چۆلبوون و کەمی خزمەت گوزاری وڵا جا هۆکار زۆرە زیاتر لە هۆکارێک هەیە بەڵام بەگشتی کەمی داهاتەکەیە ئەو داهاتە نادا و دەستەی دەوێ ئێستافێکی زۆری دێ وەک شتێکی کەنیەوە فەرمانبەری نیە تۆ بڵێ من مامۆستاکەم دەسمە دەوامەکەی خۆم دەکەم و دەگەڕێمەوە فەرمانبەری نییە ئەما شوانی دەوێت یەکێک لە ماڵە بۆی پاکاتەوە لانی کەم دەبێت لە 6-5 نەفەر کەمتر نەبی ئەگەر ئاژەڵداریکەی ئەوە یەکێکی لە هۆکارەکان وڵا جا بڵێم چی هۆکار زۆرە بەگشتی بەڵام کەمی داهاتەکەی بە کوردیەکەی دەستەکەت خۆش زۆر بەخێر بێن زۆر سپاس گوڵەکەیم دەڵێن ئەوایە دێیە هەموو وایەخت
تاني تاي ويتهاوي اي خدايا تملي ويا بيت ويا رونا يتاوي بيت ويا رونا يتاوي طببي يا زلفي يا شوايا ويا حسني رويي مددي بيدها ويا مامۆستا سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. يا أخوة بخير بيسرتاو. براي بلز بقول أنت لما مامۆستاکە ئەو ڕدێنەیە بینم مامۆستای ئاینیە بەخۆربانتم چاوت ماز دەکەم بۆ خۆشم هەر مامۆستام لە بواری پەروەردەداریش دەکەم بەخۆربان چاوت ماز دەکەم برای بەڵێز جگە لە پیشەی خۆت مامۆستای بەڵێ مامۆستای پەروەردەی تایبەتم کەسانی خاوەن پێداویستی تایبەت بەڵێ بەخۆربان چاوت ماز دەکەم برای بەڵێز جگە لە پیشەکەی خۆت بەڵێ ئیشی حیوانداریش بەڵێ لە بواری ئاژەڵداریدا هەم لە بواری کشت و کاڵیشدا ئەم باقیشمان هەیە لێرە و حیوانیش بەخێن دەکەین ساڵانە کە لە دوای دەوام پشت و دەستی پێکرد دەگەڕێمەوە گوندی و درێژە بەیشەکەی خۆم دەدەم ماڵت لە چێن دەرێتوو بۆ خۆم ماڵم لە ماڵێکمان لەناو گوندی و ماڵێکمان لە شاریە بەڵێ جگە لە پیشەکەی خۆت ئاژەڵداریشەکەی بەڵێ ئاژەڵداری چ بەخێوەکەی لێرە بزن ئاژەڵی بزن بەڵێ لایەن بێکی ڕۆژانە دەستێت وەڵی ڕۆژانە دوور دەکەمەوە دام بەهر بۆ سنووری گوندی لە سنووری گوندی دایان لە وەڕێنین و دایان بینە لە وەرگای و ئاوی لێ و بە حکمیەوەی ناوچەکە شاخاویە بزن لێرە توانای خۆ گونجاندنی باشە و ئێمەش ئاژەڵی بزنمان هەڵبژاردەوە و بە خێوی دەکەین تۆ گەنجێک بەڵێ وێڕای شەهادەکەی خۆت بەڵێ وێڕای خزمەتکردنی پەروەردەی خاوەن پێداویستی تایبەت جگە لە کاسپی ئاژەڵداری هەموو شتە پیرۆزەکان تا هەڵگرتینە و نووسنەکانیشت خەڵکی لەسەر سیسەمی و لەبەر مۆبەڵدەی و لەبەر سەبریتی ئیتو ئەوها سادەیی و لە دەشتێ یعنی تا چەندە ژیانی خۆت مرتاحی وەکو ژیانی گوند وەکو ژیانی گوند ژیانی گوند ڕاستە هیلاکەتی زۆرە ماندووبوونی زۆرە بەڵام لە سەروی ئەوەوە جەستەیەکی سەلامەتت هەیە لەشێکی تەندروست هەیە ئەوانە سەروەری و ئەوانە دەستکەوتن بۆ مرۆڤ یعنی سەرمایە لە ئەو ڕۆدا لەش ساغی سەرمایەکی گەورەیە بۆ مرۆڤ بەڵێ باشە هەستەکەی ئەتوو ئەو ڕۆژێکە ئیشەکانی خۆتەکەی و ئیدی شوانی و ئەچیا بە ئاژەڵەکانی خۆ بەخێوەکەی تا چەند مرتاحی لەوێن دەرخواردنی خواردنەکە تامیلی ئەەکەی چکە ماندووی جەستت ماندووە تا چەند مرتاحی و چ جیاوازیەشێ بینی لە نێوان ئەو گەنجانەی ئێستا و ئەو گەنجانەی جارە سەبارەت بە جیاوازی لە نێوان گەنجانی ساڵانی ڕابردوو و گەنجانی ئێستا بەڕاستی گەنجانی ئێستا لە ناز و نیحمەتێکی زۆردان بەڵام بەداخەوە وەکو پێویست نین گەنجەکانمان هەمویان نەخۆشن هەمویان توانای جەستەییان کەمە بەهۆی بەکارهێنانی زیاد تۆڕی کۆمەڵاتی زیاد لە پێویست شەوانە کاتی درەنگ دەخەون درەنگ هەڵدەستن ئەوانە وامانێ دەکات گەنجمان چالاک نەبێت گەنج چالاک نابێت بەڵ من ئەگەر بێت و لە گوندی بژی دەبێت چالاک بی سروشتەکەی وایە چالاکت دەکات بۆ نمونە ئێستا من وەکو خۆم ڕۆژانە دەبێت ساعت 5 بانی لەخەو هەستم ساعت 5 بانی لەخەو هەستم بڕۆم ئیشەکانی خۆم بکەم تا نزیکی 11 بگەڕێمەوە دواتر دوانیوە ڕۆیان لە سێوە بڕۆم تا حوتی ئێوارەی ئەوانە مرتاحت دەکەیانی مرۆڤ مرتاح دەبێت لەنا ئەو سروشتەیدا وەکو خۆم لە ژیانی خۆم مرتاحم قەناعەتم هەیە بە ژیانی خۆ ئەو پیشەیە و ئەو شتە جوانانەی کە هەڵت بژاردوون لە چیوە بۆت مایتەوە وەکو پیشەکاری لە کۆنەوە بابم هەر لە کۆنەوە حیوانی ڕاگرتووە وەکو پیشە بۆمان ماوەتەوە تا ئەو ڕۆژ ئێمەش بەردەوامیان پێداوە تا ئەو ڕۆژ بەردەوامیان پێداوە و ئینشاءالله بۆ چەند ساڵی داهاتوش ئەگەر بارودۆخ بگونجێت و بتوانین بە هەر درێژەی پێدەدەین تۆ وەکو گەنجێک پەیامەکەت بۆ گەنجەکان هەیە ئەوانەی لە شارینە یان ئەوانەی ئیش ناکەن
یان ئەوانەی لەسەر دەستی خۆیان نینە چاویان لە دەستی خەڵکیە چاویان لە دەستی خۆیان نییە چ پەیامەکەی بۆ کەسانە؟ وەڵای من هیوادارم و تەمەنای ئەویان بۆ دەخوازم کە بتوانن هەت ئەوەندەی بتوانن لە تەمەنی گەنجیدا چونکە تەمەنی گەنجی ماوەیەکە فرسەتە هەلە تۆ دەبێ ئەو هەلەی بخۆزیەوە هەموو ڕۆژی ئەو هەلە ناگونجێت و ناڕەخسێت دەبێ ئەو هەلەی بخۆزیەوە بەڵام بەداخەوە هەم لایانی پەیوەندی داریش تا ڕادەیەک ئەوش وەکو پێویست نییە هاوکاری گەنجەکانمانە بۆ نمونە کۆمەڵێک گەنجی بەتوانامان هەیە کۆمەڵە کەسانی زیرەک و لێهاتوومان هەیە کۆمەڵێک پرۆژان هەیە بەڵام هیچ گرنگیەکیان هیچ گرنگیەک و بایەخیان پێ نادرێت وەکو پێویست ئاوڕیان لێ نادرێتەوە بۆ نمونە ئێستا کۆمەڵێک ئێمە کۆمەڵە کێشەمان هەیە لە بواری ئاژەڵداریدا کۆمەڵە کێشەمان هەیە لە بواری ئاژەڵداریدا ئەگەر بێت و لایانی پەیوەندیدار حکوومەت هاوکارمان بێت بۆ نمونە بێت و ئالیکمان بۆ دابین کات ئایمان بۆ دابین کات لە خوار و نرخی بازار بێت یان ساڵانە حیوان پێویستی بە دووجار شوشتنە کۆمەڵێک نەخۆشی ڤایرۆساتی هەیە بۆ نمونێکێک لەو نەخۆشیانەی کە دووچاری حیوان دەبێت ساڵانە ئاژەڵدارەکان زۆر پێوەی زەرمەندێکی زۆر دەبن زەرد و زیانێکی زۆریان لێ دەکەی بۆ نمونەیەکێک لەوانە نەخۆشی تاعونە نەخۆشیێکی ڤایرۆسیە پێویستە دووجار ساڵانە دووجار ڤاکسینی بۆ بکرێت و بەرگری بۆ بکرێت ئەوانە ئەگەر بێت و حکوومەت هاوکار بێت لایانی پەیوەندیدار هاوکار بێت هەمیش هاوڵاتیش بۆ خۆی توانای ئەوەی هەیە ئیشەکەی بکات و درێژەی بە پیشەکەی خۆی بدات و بەرهەمی ناخۆ پڕ بکاتەوە و وای لەکەین گەنجەکان وایان لێ بکەین خۆشەویستیان بۆ نیشتیمانی خۆیان هەبێت خۆشەویستیان هەبێت بۆ نمونە ئەگەر بێت و لە وڵاتی خۆمان ئیشیەکە بێت داهاتێکە بێت هیچ گەنجێک ئامادە نییە بڕوات بۆ دەرەوەی وڵات بۆ ڕێگە سەختەیدا ژیانی خۆی بخاتە مەترسیەوە لەمان و نەمانیدا بەو دەریایدا بڕوات غەرق ببێت و نخۆم ببێت هیچ مەجبورنی ئەگەر بێت و لە وڵاتەکەی خۆی موچەیەک یان ئیشیەکی شایستە هەبێت ژیانێکی شایستەی هەبێت هیچ مەجبور نییە کۆچ بکات کاتەکەم کەمە دەنا زۆرت پێەیە من لە خزمەت بە قوربان چاوت ماز دەکەم برای بەڕێزی ڕاستی شانازی پێوە قوربانتم چاوت ماز دەکەم قوربانتم چاوت ماز دەکەم خۆت بەخێوکردنی ئاژەڵ یعنی هەموو کەس ئەو نەوەعیشانە ناکات شەوانە خەڵک لەسەر سیستەم یەمینێتەوە و ئیسراحەت و بەرسبریت و ئەوە شوێنی نووسنەکەیت و ئێرە بۆ هەموو شەهادە و بڕوانەوە بەڕاستی هیوای سەرکەوتن قوربانتم چاوت ماز دەکەم نمونەت زۆر برای بەڕێزی بە قوربانتم یەخوا بەخێر قوربانتم چاوت ماز دەکەم قوربانتم برای بەڕێزی ئەزیزی من كوايا روجمي بوتها الشهو كبروا يجيرها يهجدامها يا ويم كبروا يجيرها يهجدامها يا ويم بەڕێزان هەتا لەو گوندە خنزیلانە بین بێزار نابین بەڵام عادەت و تەقالیدی بەرنمەکەی هەر ئەوەندە ڕێگەمان پێدا لێرەوە دەڵێم زۆر سپاس بۆ هاوکاریتان زۆر سپاس بۆ هەماهەنگیتان بەڕاستی ئەوڕۆ ئەزیەتتان خوارد و هاوکاریشی باشمان بوون بەڕێزان و خۆشەویستان بەرنامەی ئەو جارەشمان لە دەڤەری پشدەر لە گوندی ئەشکەنە کۆتایی هات تا بەرنامەیەکی تر و شوێنێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ تبزايا نمتويا يقول زايريا راوستايا إنسان جويا يبايريا بخني عيدايا بخير بي قدم دي سريري دوتا يا ويم
خدمني صلي دوتا ويايا باقريني زول في عيد بني شاياني شايا وكان يعد